کورد خۆی داوی بۆ ئەم ڕۆژە ناوەتەوە چۆن؟ ئێستا ئەمەتان بۆ ڕوونەکەمەوە. سڵاوتان لێبێت، من مەریوان کەریمم. ئەوەی وەکو بۆم بە فەرمانبەراندا تەقیەوە خەرجی فعلی بوو. بۆمبەکە لە نێو یاسایی بوجێ عێراق زیاتر لە 2 ساڵە بۆتە مۆتەکەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و ناوەناوە بەغداد بە پاساوی تەواوبوونی پشتگیرێمی کوردستان لە خەرجی فعلی ناردنی موچە ڕادەگرێت. با پێتان بڵێم ئەم خەرجی فعلیە چۆن هاتە ناو یاسای بوجێ عێراقەوە. لە ساڵی 2003 تا 2014 هەرێمی کوردستان پشکی لە سەدا حەڤەی لە کۆی بوجێ عێراق وەردەگرت. ئەو ساڵانە هەموو شتێک باش بوو، مانگانە موچە لە کاتی خۆیان دەدرا. بەڵام ساڵی 2015 بۆ یەکەم جار دەستەواژەی خەرجی فعلی خرایە نێو پرۆژەی یاسای بوجێی گشتی عێراقەوە و بەوەش پشکی هەرێمی کوردستان بە موچەی فەرمانبەرانیشەوە پەیوەست کرا بە خەرجی فعلیەوە. ئەو کات کە خەرجی فعلی بوو بە بەشێک لە یاسای بوجە، هۆشیارزێباری ئەندامی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی پارتی وەزیری دارایی عێراق بوو کە لە 8 ئەیلولی 2014 لە پۆستەکەی دەست بەکار بوو. بەڵام دوای 2 ساڵ و لە 21 ئەیلولی 2016 پەرلەمانی عێراق بە زۆرینەی دەنگ متمانەی لێسەندەوە. هەرێمی کوردستان تا ئەو کاتەی بە سربەخۆ نەوتیە ناردە دەکرد زۆر گوێی بە یاسای بوجێ عێراق و بڕگە و مادەکانی نەدا. بەڵام دوای ڕاگیرانی نەوت لە 23/3/2023 و گەڕانەوە بۆ بەغداد، دەستەواژەی خەرجی فعلی وەک بۆمبێک پیایدا تەقیەوە، بە تایبەت لەو بوجە 3 ساڵەی عێراق کە بە کردار وەک بنەما بۆ هەژمارکردنی بە شێرێمی کوردستان بەکارهێنرا. لەم بوجە 3 ساڵیە لە کۆی بوجێ عێراق ڕێژەی لە 12.67 بۆ هەرێم دیاری کرا کە لە بوجە 3 ساڵەکە عێراقدا کۆی خەرجیەکان بۆ ساڵی 2023 بە 199 تریلیۆن دینار خەمڵێنرا بوو. بەڵام خەرجی فعلی 134 تریلیۆن دینار بوو. بە پشتبەستن بە خەرجی فعلی پشکی هەرێمی کوردستان لە 134 تریلیۆنە کە دیاری کراوە، نەک 199 تریلیۆنەکە. بەمەش هەرێم 65 تریلیۆن کەمی وەرگرتووە. ساڵی 2023 دوای پەسەندکردنی یاسای بوجە، بەرپرسانی کورد گەشتبینیەکی زۆریان بڵاو کردەوە کە یاساکە کێشەی موچەی چارەسەر کردووە. بەڵام زۆری نەخان ڕوبەڕووی مەترسی دەستەواژەی خەرجی فعلی بوونەوە. پاڵپشت بەو دەستەواژەیە حکوومەتی فیدراڵ ئامادە نەبوو 3 موچەی مانگەکانی کۆتایی ساڵی 2023 بنێرێ و حکوومەتی هەرێمیش ئامادە نەبوو لە داهاتی ناوخۆدا بەشی بکات. مانگی 12 ساڵی 2024ش وەزارەتی دارایی عێراق بە بیانووی تەواوبوونی پشکی هەرێمی کوردستان لەو ساڵەدا لە خەرجی فعلی تەنها 441 میلیارد دیناری بۆ موچەی مانگی 12 ناردوو. حکوومەتی هەرێمیش ڕایگەیان ئەو پارەی موچەی مانگی 11یان پێدا بەش کردو و لەو نێوەندا موچەی مانگی 12 خورا. هەفتەی ڕابردوو جارێکی دیکە بۆم بە تەوقیت کراوەکەی خەرجی فعلی هەرێمی کوردستانی تووشی کێشە کردو. وەزارەتی دارایی عێراق ڕایگەیان هەرێمی کوردستان لە پشکی 12.67 خۆی لە بوجە بە زیادەوە وەرگرتووە. بۆیە چیتر ناتوانین موچەی مانگی 5 و مانگەکانی داهاتووی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرین. هۆشیارزێباری ئەو کات خۆی ئەم بۆمبەی جێگیر کرد کە ناو نراوە خەرجی فعلی. بەڵام ئێستا هەر خۆی هەڕەشە لە عێراق دەکات و دەڵێت موچە بڕینی فەرمانبەران بە بێ سزا تێپەڕ نابێت.